کەریمخانی زەند ئەو فەرمانڕەوا کوردەی حکومی ئێرانی کرد گەر هەستی ناسیۆنالیستی نەبێت و دەوڵەت نەتەوە نەبوو با بە مۆدیلێک لە جیهاندا ئەوە هیچ نەتەوەیەک نییە فەرمانڕەوایەتی نەکردبێت لە کۆندا ئەوەی خاوەن هێز بوو دەیتوانی پێگەی سیاسی بەهێز بکات و هیچ کەس لەسەر حسابی نەتەوە هەڵ نەدەبژێردرا ڕەنگە هیچ سەرزەمینێک وەک ئێران نەبێت کە دەسەڵاتی جیاوازی بەخۆوە بینیوە لە ئازەری تورک فارس و باپی سەردەمەکان فەرمانڕەوایەتیان کردووە ئێرانی کۆن کورد بە ئەندازەی فارس بەڵکو و زیاتریش پشکیان تیادا هەیە مێژووی کورد لە ئێراندا درەوشاوەیە و ئەو خاکە بەتەنها لەسەر فارس ئەژمار ناکرێت بۆیە لە ئێستادا ئەو بۆچوونەی پێی وایە کورد دەبێت ئێران بە هی خۆی بزانێت لەو بەڕێوەبردنە و لەو مێژووەوە سەرچاوە دەگرێت باپی سەرچاوە مێژوویەکان ئەو ناوچانەی فارسن لە ڕووی جوگرافیەوە زۆر بچووک بوون و دواتر فارسەکان پەلیان هاویشت بۆ ناوچەکانی تر لە ئێستاشدا ئێران زۆرترین پێکاتەی نەتەوەیی تێدایە کەریمخانی زەند ئەو کوردەی فەرمانڕەوایەتی ئێرانی کرد کەریمخان لە ساڵی 1904 و هەندێک سەرچاوەی تر ساڵی 1905 دەستنیشان دەکەن بە ساڵی لەدایکبوونی کەریمخان سەربەهۆزی زەندە و بەشێکن لە عەشیرەتی لەک ساڵی 1932 نادرشا ئەوانی لە زێدی خۆیان ڕاگوێزا دکتۆر عەبدوڕەحمانی قاسملۆ دەڵێت ماوەی فەرمانڕەوایەتی کەریمخانی زەند جوانترین فەسڵی مێژووی گەلی کورد بووە لە ئێران ململانەی خێڵەکان تا دەهات زیاتر دەبوو دواتر ململانەی خێڵەکان هاتە ناو سیاسەتەوە و لەوێوە کاریان دەکرد بۆ بەهێزبوونی خێڵەکانی خۆیان و لە ناوبردن یان لاوازکردنی خێڵەکانی تر زەندەکان وەک عەشیرەت لەم هاوکێشەیە بەدەر نەبوون کەریمخان دوای باوکی دەسەڵاتی سەرۆکۆزەکەی وەرگرت زەندەکان عەشیرەتێکی خۆبەڕێوەبەری و خۆبژێوی بوون خەریکی مەڕووماڵات بەخێوکردن بوون و لە مەزرا و کێڵگەکان لە دامێنی زاگرۆسەوە هاتبوونە ناوچەی پەری و کومازان لە نزیک مەلایر زۆربەی سەرچاوەکان زەند وەک تایفەیەکی هۆزی لەک دادەنێن کە هەریەک لە باجەڵان و کەلهور و زەنگیش دەگرێتە خۆ و هۆزێکی کوردن دوای گەڕانەوەی کەریمخان بۆ زێدی خۆی دەستوەردانی کرد لەو ململانەیەی بوونی هەبوو کەریمخان با گرتنی بەشی هەرە زۆری ڕۆژهەڵاتی کرماشان بناغەی دەسەڵاتی خۆی داڕشت هۆزەکانی تر دوای بەهێزبوونی کەریمخان لە پاڵ دەسەڵاتی ئەودا درێژەیان بە ژیانکردندا 40 ڕۆژ دوای گرتنی ئەسفەهان کەریمخان بەرەو هەمەدان بەڕێکەوت لەو کاتەدا عەلیمراخان بە مەبەستی بەهێزکردنی دەسەڵاتەکەی پەلاماری بۆ سەر دەوروبەری شاری ئەسفەهان دەست پێ کرد بەڵام دوای 2 هەفتە جەنگ بەبێ سەرکەوتن گەڕایەوە دوایەوەی کەریمخانی زەند توانی فەرمانڕەوایی هەمەدان بە ناوی عەلیموراد خان کە سەرکردایەتی 10,000 جەنگاوەری دەکرد تێک بشکێنێت دەسەڵاتی بەهێزتر بوو پاشان فەرمانی کرد کە ئەو ناوچانەی خۆیان قایمتر بکەن لە پەلاماردان تا کاتێک فەرمان دەردەکات بۆ گرتنی ناوچەی تر سنووری قەڵەمڕەوی کەریمخان ئەو ناوچانەی دەگرتەوە لار کرمان بەشێک لە ناوچەکانی زاگرۆس کەنارەکانی کەنداوی فارس باکووری ڕۆژاوای ئێران ئازەربایجان کوردستان بلوچستان گەیلان و عەرەبستان ساڵی 1976 کەریمخان شاری بەسڕەی گرت گەرچی ماوەی فەرمانڕەوایەتی کەریمخان لە ساڵی 1950 تا 1979 خایان کامردنی بەڵام شارەزایان باوەڕیان وایە ئەو ماوەیی کەریمخان فەرمانڕەوایەتی ئێرانی کردووە شارەکان بەڕووی جوڵەی بازرگانیدا کراوەتەوە و شاری شیراز لە برەوسەندنێکی گەورەدا بووە